من پێم وایە لەم قۆناغەیە دەسەڵاتدارانی تورکیا هێندەی ئەیانەوێت شکستە سیاسی و ئیداری و اقتصادی و نەوخۆی و کارژێڕەکانی خۆیان لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوخۆی تورکیا و لەسەر ئاستی ناوچەیش کە دەستیاوەردانێکی تەواویان لە کاروباری ناوچەی وڵاتانی شەیە بە تایبەتی سووریا دەریای ناوڕاست لە باکووری عراق بە تایبەتی هەرێمی کوردستان لە چەند شوێنی کەش ئەم شکستانی خۆیان لەم ڕێگەیەوە داپۆشن ئەمە یەک دووهەمینی لابردنی سەرۆک شارەوانەکانی مێردین وان ئامەد پێم وایە هێندەی بابەتیشی ئیداریە هێندەی بابەتیشی سیاسی هێندە بابەتیشی ئیداری نییە قەناعەتم وایە بە خوێندنەوەی من لە دوای سەردانی محەممەد ئۆچالان برای بەڕێز ئاپۆ و پامی ئاپۆ بۆ ئاشتی و دەستپێشخەری ئاشتی کە دەستپێشخەریشی تازەی ترە بۆ ئەم قۆناغی سیاسی تورکیا کە خوێندنەوەی زیاتر هەڵەگرێ پێم وایە تورکیا ئەوێت جۆرێک لە فشار جۆرێک لە دەرخستنی قوتابی قەندیلیش بزانێ قەناعەتم وایە قەندیل نابێ پەلە بکات لەم قۆناغە سیاسیە پێویستە بە دەستپێشخەریشی ئاشتی وەڵامی ئەم زەبر و زەنگ و تومتیژی و ئەم هەنگا و یا با بڵین ئەم ڕێوشێنە ئیداریانەی ئەنقەرە بگرێتە بەر پێم وایە ئێستا قەندیل پێویستەکات کە پێشتریش چەند جارێک تاگلایەنە و یەکلایەنە ئەم کاری کردووە باسی لەوە دەستپێشخەری ئاشتی کردو دەستپێشخەری ئاشتیشی چەند جارێک کردو بەڵام ڕەت کراوەوە پێم وایە قۆناغ و هەلومەرجە سیاسیەکانی ئێستای تورکیا و ناوچە و نێودوڵەتی گۆڕانکاری بەسەر هاتووە لە دوای خیتابەکەی بەڕێز ئاپۆشەوە پێم وایە قەندیل پێویستە ڕاستەوخۆ و ڕاشکاوانە پشتیوانی لە خیتابی ئاشتی لە خیتابی دەستپێشخەری ئاپۆ بۆ ئاشتی بکات بڵێ ئێمە پشتیوانی لەو خیتاباکەین و هەر جۆرە تومتیژی و هەڵچوونێک لە ئێستاە دەرنەبڕێ بە قەناعەتی من بابەتی کورد یاخود بابەتی بچوتنەوەی ڕزگاری خواسی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کە باکووری کوردستان بە ڕۆحی زیندوی قەزیەکە دەناسێ گەر لێەوە چارەسەری کێشەی کوردکرێ ئەوە کێشەی بابەتەکانی دیکە پارچەکانی دیکەی کوردستان ئاسانترە و کاریگەری خۆی ئەبێت قەناعەتی شم وایە دەسەڵاتدارانی تورکیا و بە تایبەتیش ئەردۆغان لەم قۆناغە سیاسیەیە کە جۆرێک لە خەونی سوڵتانیان هەیە هەرچەنە لە ئێستا بەشێک لە خەونە سوڵتانەکان دووچاری بربەستی گەورە بۆتەوە تێکشتانی گەورە بۆتەوە بەڵام ئەو دەستبەرداری و خەونە سوڵتانیە نابێت پێی وایە ئەم میراتگیری سوڵتانەکانە لە ئێستاە دەستێوەردانی لە ئاستی ناوچەیە و زۆر فاکتەری دیکە وای لێ کردووە کە هەنگاو بۆ ئاراستەیە بنێت کە هەموو شتێک هەموو دەستپێشخەریشی ئاشتی لەسەر ئاستی ناوخۆی لەسەر ئاستی ناوچیش ڕەتکاتەوە پێم وایە باشترین چارەسەر دەسەڵاتدارانی تورکیا لە ئێستاە قوبوڵکردنی دەستپێشخەری ئاشتی بە تایبەتی ئیمرالیە کە شخصی سەرەکی کە ئەویش بەڕێز ئاپۆیە لەوێ گەر ئەو دەستپێشخەری قوبوڵ بکات پێم وایە هەنگاوەکانی ناوخۆی تورکیا بە ئاراسیشی دیکە هەنگاوەنێ و لە ڕێگەیەشەوە ئەکرێت تورکیا بەرەو هەنگاوی باشتری دیموکراسی و مەدەنی و کۆمەڵگەیشی کراوەتر لێشەوە چارەسەرکردنی بەشێک لە قەیرانەکان کە ئێستا تورکیا خۆی تێکەوتووە نازانێت چۆن لی دەربێتەوە کە ئەویش قەیرانی ناوچەی و نێودوڵەتیە قەناعەتم وایە لە هەلومەرجی سیاسی ئێستای ناوچەی نێودوڵەتیە جۆرێک لە خیتابی میانڕەوی زیاتر باڵادەستە بە نمونە بێنینەوانی کوردەکانی ڕۆژاوی کوردستان تا ڕادێشی باش سەرکەوتوو بوون لە یاریکردن لەم وەرەقە سیاسیە توانیویانە زۆر عەقڵانە و ژیرانە مامەڵە بکەن لەگەڵ خیتابی تونگی تورکیا لە ئێستاە یاخود پەلهاویشتنی دەسەڵاتدارانی سووریا کە ئێستا بە پشتیوانی ڕووسیا و ئێرانەکان چۆن هەڵەکشێن بەرەو ناوچەکانی ئۆپۆسیۆن بەڵام توانیویانە مامەڵێشی زۆر عاقڵانە و ژیرانە لەگەڵ خیتابی ئەمریکی شابکەن جۆرێک لە میانڕەویان هەڵبژاردووە ئامادەن گفتوگۆ بە شێوازێکی زۆر نەرم لەگەڵ هەموو لایەنەکانە بچۆڵەنەوە پێم وایە لە باکووری کوردستان کە بەشە زیندوو گەورەکەی قەزیەی کوردیە پێویستەکات چۆن ئیمرالی بە عاقڵانە بەڕێز ئاپۆ ئەو دەستپێشخەری ئاشتی لەم قۆناغە سیاسیە وەکو تۆپێک فڕێاوتە ساحی دەسەڵاتدارانی تورکیاوە پێم وایە لە ئێستا ئەبێت هەم شارعی سیاسی هەم شەقام هەم ئەو لایەنە سیاسیانەی وەکو هەدەپە و دەبەپە کە نوێنەرایەتی سیاسی کوور دەکەن لە باکوور و پاشان قەندیل کە هەم نوێنەرایەتی شۆڕژگێڕی نوێنەرایەتی چەکداریەکە پشتیوانی لەو خیتابە میانڕەوی و نەرمی ئاپۆ بکات و بیسەلمێنن بۆ ناوچە و نێودوڵەتی کە ئەمە کووردە دەستپێشخەری ئاشتیەکات ئەمە کووردە لەگەڵ خیتابی ئاشتیایە ئەمە کووردە بە ئاشتی ئەوێت قەزەکەی چارەسەرکێ بەڵام بەچەک وەڵامی دێتەوە گەر تۆ ئەمەت سلمان
تا ڕادێک ئاسانترە بێ و کاریگەرتر بێ. من پێم وایە مەسەلەی ئاشتی بۆ دەسەڵات دارانی سیاسی لە تورکیا بابەتێکی سیاسیە، بابەتێکی وەک وەڵێ فشارە. پێم وانییە ئەوان لە هەستکردن بە لێپرسیاوێتی هەستکردن بە باشکردنی قۆناغی سیاسی و دیموکراسی و مەدەنیەت لە ناو تورکیایە بیر لە ئاشتی بکەنەوە، بەڵکە ئەوە فشارە ناوخۆیی ناوچەیی نێودەوڵەتی ئابووری بازرگانیەکان وای کردووە کە دەسەڵاتدارانی تورکیا ینی بەم ئاراستەیە ببرێکە پەنا بۆ ئاشتی ببە. واتە لە ئاشتیە دووفاقی هەیە یا دوو مامەڵەی هەیە. مامەڵەیشان ئەوەیە کە دەسەڵاتدارانی تورکیا گەربیانەوە پێگەی خۆیان بەهێزکەن لە ناوخۆی تورکیا پێویستە لەگەڵ کووردە تا ڕادەیەک بە نەرمونیانتر مامەڵە بکەن و پرۆسی ئاشتی بە هەندوەربگرن. بەڵام گەربشیانەوێت دۆخەکە هێندەی تر تێک بن لەسەر ئاسی ناوچوی نێودەوڵەتی دۆخەکان تا ڕاتەیەکی زۆر تێکچووە، بەڵام ماوەتەوانی لەسەر ئاستی نێوخۆیی لە ئاسەر ئاسی نێوخۆیش بینیمانە فشاری شەقام، فشاری بازرگانی و فشاری ئابووری تا ماوەتەوە ئەو فشاری کە لەسەر ئاستی شەقام لە ئاستی تەنانەت عیلمانەکانی تورکیاش کەمالیستەکانیشە ئەو پێگە جەماوەریی لەدەستداوە ئاکپارتی کە توانی لە ماوەی ڕابردوو تا ڕادێشی زۆر سۆزی ئەوان بەلای خۆی ڕابکێشێ، بەڵام ئێستا و سۆزەشی نەما و پێگە جەماوەریشی لەدەستداوە. ئێمە ئەتوانین بگەینە ئەو نەتیجەی کە بڵین خەڵکی تورکیا تا ڕادەیەشی باش خۆشمەندانە بیرەکاتەوە لە هەڵبژاردننی شارەوانەکانە سزایەکی باشی ئاکپارتی و دەسەڵاتی ئەردۆغانیاننا. ئێستا ئەگەر ببینی ئەنقەرە ئامەد بۆ مێرسین لە زۆربەی شارە گەورەکان ئیزمیر هەمووی لەدەستداوە، ئەستانبوڵ تەنانەت کە سقلی سیاسی ئەردۆغان و ئاکپارتی و پێگە جەماوەرەکەی لە ئەستانبوڵا بوو، ئەمانەی هەموو گەورە شاریان لەدەستداوە کەوا بێ خەڵکی تورک خۆشمەندانە بیرەکاتەوە، چێ بتوانێت خزمەتیکە ئەم دەنگیاتێ، بەڵام چێش دژی قوت و خۆشگوزەرانی و بەختەوەری خەڵک بێت ئەمان بەڕووی ئاوەستنەوەنە. پێم وایە لە ئێستاە هەلومەرجێکی زۆر باش هاتوۆتە پێشەوە. ئاکپارتی لە ئاستی ناوخۆیە فشاریشی زۆر زۆری جەماوەری لەسەر پێگی جەماوەری لەدەستداوە، ڕۆژ بە ڕۆژ سەرکردەکانی لە ناوخۆی پارتەکەیە دووچاری دابەشبوونە بن، دووچاری قیسامە بن. من جۆم لە خیتابێکی عەبدوڵڵا جوول ئەحمەد داودۆغڵو کە ئەمانەیەکێکن لە قیادە عەلی بابەجان کە یەکێکن لەوانەی لەگەڵ ئەردۆغانە ئاکپارتیان دروست کردو. باس لەواکەن ئەڵێ ئێمە بۆ ئەم نەهجە بۆ ئەم بنەمایە بۆ ئەم ئامانجە ئاکپارتیمان دروست نەکرد، بەڵکو بۆ خۆشگوزەرانی خەڵکی تورکیا ئێمە ئاکپارتیمان دروست کرد. کابی ئێستا لەناو ئینقیسام دابەش بوون، ناکۆچی ئاڵۆزی کەوتۆتە ناو ماڵی ئاکپارتی خۆشیەوە.